گفتوگۆ دەکەین هەر لەسەر جەژنۆک و بۆنێکی ئاینی و بۆنێکی کۆمەڵایەتیش لە نێو کۆمەڵگەیەمەدا بۆ بە بۆنێکی کۆمەڵایەتیش بە دەرلەوەی بۆنەیەکی ئاینیە گفتوگۆ دەکەین چۆن ئەم دەرفەتە بخۆزینەوە بۆی کە بیکەینە دەرفەتی ئەوەی سەردانی یەکتر بکەین دڵی یەکتر بینەوە لە دەوری یەکتر بین و یەکتر بەسەر بکەینەوە گفتوگوێن پرس و باس و بابەتاناکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مەلاوە شیار جافەرانی زانای ئاینی مامۆستا سڵاو لێ بێ بەخێر بێ لە بەڕێز و لە ستاف و لە برایانی پشت کامێرە و لە بینەران و بیسەرانی خۆشەویست و لە هەموو مسلمانانی جیهان خۆم بارەکی کا و جەژن و پیرۆز یاخوا هەموو ڕۆژێکتان هەر جەژن بێ هەموو ڕۆژێکتان هەر خۆشی بێ بە تەندروستی و بە ژیانێکی خۆش ئینشاءڵڵا ژیان بەرینە سەلامەت بی مامۆستا تاعات و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە ئینشاءڵڵا سەلامەت بی مامۆستا زۆر سپاس مامۆستا گوێ لەوتەکانی بەڕێوەبەری وەقفی سونی کەرکووکیش بوو جا بەر لە بەرنامەکەوت ئەمڕۆ سەردانی ماڵێکمان کردووە بۆی بینەرانیش گویان لەو چیرۆکە بێ وڵاو برا خەڵکی کەرکووک بوون کە لە دەرگاماندا تۆزێ دەرگاکان بە ناڕەحەت کردەوەی مەش دوایمانێش دوایوتیان وەرن کردویانمان ئەو بۆ دەرگاکەتانوتی ئێمە کەرکوچین هێشتا لا ئێمە جەژن نییە لە گەڕێکێکە کەرکوچی و سلێمانی ئەوان بە ڕۆژوون و ئێمەش دەممان کراوە و جەژنە مبارەکە ئەوان فۆرمیان کەرکووک بوونیان کرد فڕەحمکە سەلامەت بی مامۆستا من لە سەرەتای بەرنامەکە هەل نێو بەرنامەکە بابەتێکی زانستیم خوێندەوە ینی ئەو بەڕێزە ئەو زانیاریانەی لە ناسا وەرگر بوو بەڕێز کاک لوقمان خێز لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەو زانیاریانی بڵاو کردبووە لێسە و پێتەڵێ لە 2026 کەی ڕەمەزانە کەی جەژنە شەرعمان عەیلی هەیە لەوەی کە پشت بۆ زانیاریانە ببەستێت بە هیچ شێوەیەک خۆی ئەوە جوانی فەرمودەکەی پێغەمبەر ڕوون ئاشکرا دەفەرمێ صوموا لرؤيتي وافطروا لرؤيتي دی باشە کاڵێ صوموا لرؤيته بڵین ئێستا بۆ نمونە سعودیە یا بڵین ئەو دەوڵەتانی کە کردویانە بە ڕەمەزان قابل لە خۆیانەوە ئەگەر شتێک نەبی نابکرێ مەسەڵەن بڵین بە عشوایی بڕیاری جەژن بدا کە مەسیری هەموو موسڵمان لەسەر یعنی بەڕاستی تۆ ئەگەر بێتەوە حاڵە کاتە مەسەڵەن بڵین بۆ نمونە تۆ فتوایە بدەی ئەم عالەمە هەمووی ڕەمەزان بێ بیکا بە جەژن ئەوە باڵەکەی چێت ئەستۆی ئەو بەرانەی کە ئەو فتوایە دەدەن لەبەرەوە یعنی من بە قەنەعەتی من باشتر وابوو چاکتر وابوو هەم بۆ خزمەتی ئیسلام هەم بۆ خزمەتی موسڵمان هەم بۆ ئەوەی کە موسڵمانان یەک دڵ و یەک ڕاو یەک شێواز بیرکەینەوە هەموو لای بیکرا بە جەژن باشتر بوو لەوەی کە ئێستا معقول نییە ئێران جەژن ناکات تورکیا جەژن ناکات عێراق جەژن ناکات سعودیە جەژن ناکات ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوا موسڵمانان پەرتوپەرازە بن لەم حاڵەکاتە ئێمە خوا پێی خۆشە کە ئێمە یەک دەنگ بین یەک ڕەنگ بین اینجا ئەوە فەرمودەی جەنابەت باست کرد فەرمود ئەگەر هاوڵاتیەکی ئەتیادیش کە مانگی بین خواگیان دیاری نەکرەوە کە وەقفی سونی بیبێنێ یا برانی لیژ نەبیبینێ لیژنە ئەسڵەن جارەوە ئەو لیژنەی خۆشمان خۆ یارەکە لە ئەزمڕ و لەیموتیان ئێمە نەمان بینیوە بەڵام باشەکە نیان بینەوە کاتە ئەگەر خەڵکێکی کە بینیوێتی جەنابەت فەرمایشتەکەت فەرموو وەزارەتی ئەوقاف ئێمە چەند جار ئاگاداری کردوێتی داواکەین لە هاوڵاتیانی بەڕێز هەر کەسێ مانگی بینی وەکو جەنابەت پیاوێکی مەوسوق پیاوێکی عەقڵ سەلیم ئاگادارمان کە بۆی ئێمەش بڕیاری جەژنەکە بدەین کەواتە مەرج نییە هەموو شتێک ئاراستەی لیژنە بکرێت مامۆستا یعنی ئەمە جۆرێک پەیوەندی بە ئەها وەکو دەڵێ سومعی مسلمانانیشەوە هەیە جێژنێکە تۆ نەزانی دیاری بکەی زانست لەکوێیە و ئەمان لەکوێ ینی قسەکە لەسەر ئەوەیە ئیتر ئەرکی مامۆسایانی ئاینیش نییە ینی بوێرانە قسە بکەن بڵێن زانست چی دەڵێ دەبێت پابند بین پێوەی بۆی تووشی ئەم وەزانەبێت جا خۆی من لە عمرما ئەمە دوو جار تووشی ئەمە و جارێکی کە لە هەولێر لەوێ ئەوان نیانکرد بە جەژن ئێمە لە سێمای جەژنماوە ئێستا ئەم جارە پەنا بەخۆ ئەم جارە وای لێها بوو بە ئەقلیم ئێمە سە بڵین سلێمانی و هەولێر و دۆک جەژنە و کەرکووک و بەرەو خوار جەژن نییە ڕاستی ئەمە موسیبەتێکی زۆر گەورەیە بۆ مسلمانان یانی ئەمە تۆ هینیەک نقطەیە کە دەی بەدەست دژمنانی ئەم دینەوە لێ با بە ئەوتا دوو جەژنیان هەیە نازان کێ جەژنەکە گاڵتەکردن بە خەڵک اینجا دوای بەڕاستی ئێمەش وەکو جەنابەت دەفەرمی ئەو کاتە ئەگەر بڕوامان بە تەکنۆلۆژیا نەبێت لە کاروانی ژیان دواکەین ئێمە چونکە بەڕاستی ئەمە جیزانە بۆچی بەکارێن کەواتە ئەوانە خزمەت بە مرۆڤایەتیەکەن وەکو عەزم کردی سەر تۆ مۆبایلێک لێرە ئەوسا پێغەمبەر گیان فەرمێت دنیا بێ وەکو گوندێکی لێ دێ ئەوەندە بچووکە بەهۆی ئەم مۆبایل وەسائلی تەکنۆلۆژیایە کە ئەلحەمدا
بەرچاوی ئێمە ڕوونەکاتەوە کەواتە ئێمە ئەو کاتە هیچ دژایەتێکمان لەگەڵ تەکنۆلۆژیان نابێ مادەم لەگەڵ مخالفە نەکات لەگەڵ قورئان و سنەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم کە مادەم مخالفە نەکات ئێمە باش وایە هەمومان پێوە پابەند بین چونکە بەڕاستی مەسە بڵێ ئێستا بۆ نمونە خەڵکێک هەیە لەوانێ بڵێم وا بڵێ سعودیە سەرچاوی مسلمانانە و مەسە بڵێم بۆ نمونە کعبەیە و قیبلەی مسلمانانی لێ ئەو مسلمانە ئەم لەم ڕەمەزانە بە ملیۆنەها خەڵک لە عومرە بوو لە ماڵی خوا بوو ئێ معقولە تۆ لەوێ خەڵکێکە بێ بە ڕۆژوو نەبێ و خەڵکێکە بێ جەژن کە بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناخۆش من لە عومرما ینی ناخۆشترین ڕۆژم ئەمڕۆ بوو کە ینی خەڵک ینی چەند کەس تەلەفۆنی کە کاکە چی بکەین بە ڕۆژوو بین بە ڕۆژوو نەبین چی بکەین ینی ئێمەش ینی وەکو چۆن دەستمان داماو بین ئێمە مەسە بڵێ بۆ نمونە ئێمە وەزارەتی ئەوقافمانەیە وەزارەتی ئەوقاف دوای ئەو لیژنەی فتوامان بێجگە لیژنەی فتوا لیژنەی بینینی مانگمانێ ئەمانە هەمویان بڕیاریان داوە جەژنە ئەگەر ئەمە خوا نەخواستە ئەگەر ئیسابەی ئەمایان نەکردبێ خۆ ئێمە گەر بە ڕۆژۆژەبی دڵنیا بە ئۆباڵی بە ئەستۆی ئەمە نییە ئۆباڵی بە ئەستۆی وەزارەتی ئەوقافە بە یەکێتی زانایانە بە لیژنەی بینینی مانگە بە لیژنەی فتوایە چکم ئەوان بڕیاریان داوە جەژنە کە بڕیاریان داوە جەژنە ئیتر ئێمە ئەگەر بەڕاستی پەیڕەوی نەکەین تووشی شتێکی خراپ دەبین تەفرەقەیەکی زۆر خراپ لە نێوان موسڵمانان دروست باشە مامۆستا ینی بۆ نمونە بزانست دەڵێ ناسا دەڵێ خەمەرسناکان دەڵێن ئەوە مانگی تازەی هیزری دەرکەوتووە کەواتە مانگی ڕەمەزان ڕۆیشتووە تەواو بوو ئێکە تۆ جەژن بێ بە پێی شەر ئەش گوناه نییە لە جەژنا بە ڕۆژوبی ئێمە بۆ معلوماتی بەڕێز و بینەرانی خۆشویست 5 ڕۆژمان هەیە قەتعیەن حرامەتیا بە ڕۆژوی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان 4 ڕۆژی جەژنی قوربان بە هیچ شێوە بە هیچ مناسبە بە هیچ بیانێک تۆ نییە بۆ نییە بە ڕۆژوبی چکم ئەمە جەژنە کە کەوتمان جەژنی تر ینی بە تایبەتی جەژنی ڕەمەزان کۆتایی ها بە مانگی ڕەمەزانی موبارەک داخل بووین بە مانگی شەوال ئەمە یەک دوو حتا هینەکەی شەوالەکەش تێک دەدا چکم مەسەم بۆ نمونە ئێستا مەسە بڵێن ئەمە ئەمڕۆ جەژنمانە بەیانی بە تەمەنیمە بە ڕۆژوو بین بۆ شەوال لە کەرکووک بەیانی جەژنە ئەو کاتەوە ناتوان بەیانی جەژنە بێت دوو بەیانی بە ڕۆژوو ینی ئەوە حتا تەرتیبەکەی ڕۆژوەکەی سونەتەکەش تێگەدا ئەنج ئەمە یەک دوو پێغەمبەری ئەکرم ئەوەی کە ئێمە زانیاریمان بێ 9 ساڵ بە ڕۆژوە لەم نوێ حوتیان 29 بووە جەماعەکانی عەربیش زۆربەی زۆر 29 خۆی باشە ئەم ینی من ئەوەی کە معلوماتم پێش شعبان 2 مانگ لەسەر یەک سی بوون خۆ ناکرێت 3 مانگ لە وانە لەو حاڵەکاتە ئەتوانن اقتیدایم کرا بەو کەسانی کە بانگیان بینیوە ئێستا لە ئێسۆ ناساوێک لا کردوتە لە 2026 کەی جەژنە باشە لە ئێسۆ کە دەڵە کەی ڕەمەزانە وەکەی جەژنە تەنانەت دەقیقەن من ئەو زانیاریم خوێندەوە نەزانم بەڕێز باشە دەقیقەن دەڵێ سەعات ئەوەندە خولەک هیلالەکە دەرەکەوێ بە چاو نابیندریا بە چاو دەقیق پێتەڵێ یعنی ئیتر ئەرکی مامۆسایانی ئاینی بەڕێزی وەکو ئێوە نییە کە لە دوای جەژنەوە قسە لە سەرەمە بکەن کۆنفرانسێکی زانستی بیر لێ بکەنەوە ئیتر ئەم پرسەی یەکلا بکرێتەوە لەوە دەربکرێ چاوی ئاسایی ڕەنگە هەور و هەڵا نەیبینێ ئیتر پێش بەزانش حتا ئەگەر خوا ناخواسە بڵین وا دانین ئەم ئەجیزەش نەبوو ئەم ئەجیزەش نەبوو کە ئێستا شکر هەیە سوپاس بۆ خوا بەڵام ئەگەر نێژ بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی شعبان 30 تاوەکەن ڕەمەزانی 30 تاوەکەن بۆی لەو خلافەت دەرچی وی لەو خلافە دەرچین بەڕاستی زۆر ناخۆشە تۆ ینی لەوانەیە ئێستا لە ماڵا هەبێ شخصێ لەو ماڵە بە ڕۆژوو بێکی جەژن بێ ئەخر بەڕاستی من مصیبەتێکی زۆر زۆر قورسە لە کەرکووک ماڵی تێدا نە هەر لێرە لە سلێمانی من پێ دەڵێم بە تاکید لەم سلێمانیە ماڵ هەیە بە ڕۆژووە یعنی مەسەڵ من وەربوونە من پیاوی ماڵەکە من بە ڕۆژوو خێزانەکەم بە ڕۆژوونی ئێمە مصیبەت مصیبەت ینی تۆ بە کوردی کابراوتیان دوو دەڕی جەناب پەرژینی چقای ڕێ ئەموشێ تعبیریان جوان نەبێ بەڵام ئەڵێ کابرای عین دەستی بە ئەوگیان ڕۆقی بلەوتی کاکەوەن دروست نییە ڕووکەی تاقیبلەوتی وای کردیەوە قودوسە وتی ئای کردیەوە ڕۆژخەڵاتی وتی ئەو ڕۆژاتی ئەمیش عین بە چواردۆری خۆی هەڵیاتی خواستە لەو شوێنەکە سەری لێشوانی یاخی بەڕاستی نابێت تۆ سەر لە خەڵک شوێنی ئەبێ فتوایەکی محدد هەبێ ئەبێ فتوایەکە هەبێ کە خزمەت بە موسڵمانان بکە یعنی بەڕاستی ئەوە خزمەتەکە بە موسڵمان کە ئێمە سەفی موسڵمانان شەق نەکەین دڵی موسڵمانان لەت نەکەین موسڵمانان غەمبار نەکەین ئەوە باشترە ئێمە لە قورئان پیرۆستر نییە کە قورئان کەلامی خوایە قورئانە کە کەلامی خوایە خوای جەلە جەلالوه ڕێنمایی ئێمەی کرۆ بەم قورئانە پێغەمبەر گیانە فەرمێ ئەگەر ئەم قورئانە من و جەناب قورئانمان کەن تۆڵی مامۆستای ئەو ئاەتەوە نییە
انشاء الله نابرا وهي افرمي اها كوداي خو على ملابزين ما بكاغا بيغمر فرمي ملاوشيات انكاريه كاو كلا رقوازي دبينا مجدي بهش بو تواز لو انكاري بين القران كدا خبو يدلكاتان ليغنتوري يتلا القرآن بيرو سري نية جاء أخوي جل جلاله فرمي يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول أمري منكم أولي الأمر أبير تسعوا القرآن للسنة دورجي إن أجر أولي الأمر كابرا نزعني قبل الشيء نزعني نجدكوا فإن تنازعتم فردوا إلى الله ورسوله إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر أكر إيمان تنبروج قيامته بزينوبنوه هي بقرنوا بالقرآن وبالسنة السنة شيء فرمي بايما بيشي بيروي سنت كاين باشا ما مصون بو زول لسرو روشتن براسي مشتركي زور قوري بەڵام خەمەکە بۆ ساڵێکی تریش دێتەوە مێ دەکەم دووبارە نەبێت ئەگەر تەمەەن باقی بێ ساڵێکی کەژیانی هەر دووبارە ئەگەر بڕیارێکی جەریانەی مامۆسایانی ئاینی و ئەو کەسانی کە لەم بوارە کارەکەن نەبێ پێکەوە کۆنفرانسێکی زانستی بکەن ینی قسە لەسەر ئەم پرس و باسە بکرێ یەکلا بکرێتەوە یان یەکجار سابتیکەن بە 30 ڕۆژیان پشت بە زانست ببەسرێ و هەواڵێکیان ساڵی کە ڕەمەزانی بۆ عەسر بەخوایتر وردە کەوتیان کابرا جگەرەیە خواردی ڕۆژی 20 جگەرە بەخوا کردم بە 15 کردم بە 10 کردم بە 5 وتی دوایی جگەرەکەم وازیان وتی نوێژیشم هەروە تەرک کرد ئەمانی وازان وردەوردە یەکجاری نایهێڵن و کۆتایی بەڵێ ئەوە دەنگۆیەک بوو بڵاو بۆیەوە چەنە هیچ پێگەیەکی ڕسمی نییە کە ئەو زانیارێ بسەلمێنێ گویا لە سعودیە بە ساڵیایندەوە لە بانگی بۆ عەسر خۆی هەندێک پرس و باس هەیە ینی مەسەلەن دقیقەن ڕۆژوشکاندنی ئێوارە دیاری نەکراوە بڵێ لەگەڵ بانکە بەڵام ئەو جەنابەت شارەزای لەمەجالە بەڵام بۆی ئەو تەفرەقەیە دروست نەبێت ئەبێت تۆ شتێکە بێ هەمووان بێک و ڕۆژ بشکێنن من یەک شتت بۆ بژێڕمەوە لە مەدینەی منەوەرە لە مەدینە منەوەرە بانگیدا برایەکی لێ بۆ قورئانی دەخوێن ئەوەی کە هات بڵین خواردنوشەکەی تەوزیع کرد وتی ڕۆژەکەت بشکێنی هێشتا ماوێتی تۆرە نامزگەوتی پێغەمەرابی ساڵ بانگی دا ڕۆژەکەی ناشکێنێ وتی تۆ ئەگەر ئالوبەیتی پێغەمەری ڕۆژەکەت بشکێنەوە عالەمە هەمووی ڕۆژوشکێنێ بۆ تۆ بەم بیانەوە قورئانی گرتۆ بەدەستە قورئانەکەن ئەخر کەی وەختی ئێستا قورئانکردن ئێستا وەختی ئیفطارە ئیفطارەکەت بکە ئەو کورداری دەڵێ شتێکی جوانی هەڵێ من لەگەڵ عام یا عام لەگەڵ من يعني تو ناكري اسا مثلا تنيا من رأي خم جواز مع الناس ونيا يعني براسي شيء زور ناشايستي كتو ناشرعيش تو خو لو خلق الجاكي دو خو دائما تفرقي بينا خوش رأي جوازي بينا خوش انسان سربرز الرأي خوي بلا من ناتهم رأي خم تعميم كم بس خلقه اسا من شان كاس فرسيالي دي كلهم امشوا تلفوني وقتما كاكي جنبي كبجشن بروي كان اما وزاره اوقاف يا مسؤولين لجنه فتوى سروكي زانيان بڕیاری دا و جژنە ئێمە ملزەمە بین پێوە ئەگەر خوا نەخواستە نەشمان پێکا لەم ئیسیادا ئیترەوە ئۆباڵی ئێمە بە ئەسپەی ئەوان زۆر باشە مامۆستا جژن لە سەرەتای بەرنامەکە شەوتم یعنی بۆنێکی ئاینیە بەڵام ئێستا هەر لە نێو میلەتی خۆمانە لەوە دەرچوو بۆنێکی ئاینیش بێ بۆ بۆنێکی کۆمەڵایەتیش چەندە گرنگان بۆنانە بخۆزینەوە والله من سوپاسی ئێوە کەم ڕاگەاندنی ئەم ساڵ بە شێوەیەکی زۆر مەردانە زۆر نیشتیمان پەروەرە زۆر خواناسانە پەیامی قورئان و سنەت و ڕەمەزانیانەدا بە گوێ و چاوی بینەران و بیسەرانی خۆشەویست ئێمە دەستخۆشیتان دەکەین یا خۆ ماندوو نەبن چ لە تەلەڤیزیۆن چ لە ڕادیۆیە چ لە پەیجەکان خوا جەزایان باتەوە زۆر ماندوو بوون ئینشەڵڵا ئومێد دەکەم ئەو ماندوو نەبێن بە ڕووناکی بۆ قەبرەکەیان بۆ سیحەتیان بۆ ژیانیان کە من دڵنیام ئینشەڵڵا کە ئەوان ئەوەندە ڕێزیان لە مانگی ڕەمەزان گرتووە ئینشەڵڵا خوای گەورەش ڕێزدار و حورمەتداریان کە ئینشەڵڵا اینجا بەڕاستیش ڕاگەیەنەکان دەورێکی کاریگەرە بینن بۆ ئەم زیینوکردنی ئەم ڕۆحە کۆمەڵایەتی هەمومان دەرکمان پێکردووە چ ئێمە وەکو مامۆستایانی ئاینی چ ڕاگەیەنەکانیش چ حتا سیاسەکانیش دارکیان بۆ کردووە ڕۆحی کۆمەڵایەتێک خەریکە بەرەو لاوازیەکی تەواو دەڕوە خەریکە بەرەو ئەوروپا و ئەمانە ڕۆک و سوید و ئەڵمانیا و ئەمانەی لێ من لە تەلەڤیزیۆنێک لە چاوپێکەوتنێکە باسی ئەوم کرد لە چەند ساڵێک لەمەوە بەرا لە ساڵەکانی 1970 تا بۆ 1970 ئەوە ئێمە فیرار بووین لە گوندی جافران برای دەرێکی لێ بوو غەریب بوو لەوێ بەتەنیا بوو ئێمە شوتمان بە عەقڵ و هینی خۆمان ئەم برایە غەریبە و هەرچەند برامانە بەڵام کەسوکاری خۆی لانێ با یەکەم ماڵ چین بۆ لاو
لە هەموو گوندەکە ئەو شوێنە مامزە ئەوش کە لە دەرگاماندا بێ قەزابی خاتە دەرەوە باوێشی ئەو ئەمانەوەکو چۆن بڵێ بەجلی خۆماناتە دەرەوە خێرە ماوەڵی هاتوین بۆ جەژنە پیرۆزەوتی ئەمە قڵێتە کۆنە لایەوە هەرباوی ماوە زۆر بەسلوکی ناخۆش ئیتر ویستم وڵی داوای لێبردوونی لەکەین وانزایی پیاوی نەمانزایی میاوی بڕۆرە بۆ خۆ بخەوە نیە بزێتەوە تێگە یای بەڕاستی خۆش نییە تۆ لە جەژنا دەرگای ماڵەکە داخرابێ یا بەداخەوە شتێکی زۆر دیاردێکی ناشایستە و ناشەرعی کە خەڵک لە جەژنە ئەمنۆ جەژنیان کردو بینەچن بۆ سەر قەبرا بە بزیونەتی قسەی لەگەڵ ناکە بە مردوویەکێ بۆ سەر قەبرا لە مردوو پەرستی جین و کوژە من بەسەرهاتی خۆشت بۆ جۆژن و پیا بوو لە تەمەنە هەردووکیان غیر مسەلح بە خێزانەکەیمان خوش کەکەم ئەم پیاوە هیچی لە تۆ نایە بەس نان و چایەکی بەرەوەمانتی بەخوا من بۆی لێنم سەر دەمی ناخە باشە ئەم چای نایێ نایداجێت شتی ترەوە هەر هیچ بەڵێ باشە دوایی سبحان الله کابرا ئەمری خوای کرد مرد دوایی ئاچوو بۆ سەر قەبرانەکە وتم ئەو بە خەفەتی تۆ جەڵدە لێ ئەمر دەوازی لێ با لە قەبرەکەشم حەسێتەوە بۆی لێشەوە ڕانەکا بڕەوە یعنی بەڕاستی ئەمە مەساتە تۆ یعنی دراوسێکەت یە بۆ لە دەرگاکە دەدا وڵا لەوێنی ئەی لەکوێ لەسەر قەبرانە ێ باشە کاکە وەخت بڕاوە کات بڕاوە تۆ لەم جەژنا بچی بۆ سەر قەبران یعنی ئەمانە نازانم ئێمە ئەگەر دینداریە ئەمە حەرامە ئەگە وەکو عرفە عرفێکی ناشیرینە ئەگە وەکو ڕۆحی کۆمەڵایەتێت تۆ خەڵکێ بۆ لا تۆ تۆ بۆ ماڵەکەت جێڵی ماڵەکەت دادەکەی لەبەرەوە ئومێ دەکەم ئینشاڵڵا ئێوەش هاوکارمان ئێمەش لە میبەرەکانی پێغەمبەر سەڵسەم زۆر هەوڵ دەدەین ئینشاڵڵا دەست لە دەست و خۆ لەخوا بەشکم ئەم ڕۆحی کۆمەڵایەتە زین و بکەینەوە چون بەڕاستی زۆر لاواز بووە زۆر زعیب بووە بڕوان پێ بکە برای بەڕێزم بینەران بیسەران خۆشی برایەک وتی مامۆستا لە پرسەیەکە وتی مامۆستا خوا ئاگای لێ برازامی لێرا نایناسم برازا کە عەمودی فەقەریە بۆچی وتی هاتوو چۆمان نییە لەبەر ئەوەی کە براژنم تێتی ئەو زەمانە نەما ئێمە پێویستمان بە ئێوە پێویستیان بە ئێمە نییە پێویست ناکە هاتووشەی یەکەی ئەمە بەڕاستی ئەمە دەردێکی زۆر کوشندەیە کە ڕووی تێکردنی ئەمە یەک دوو بەڕاستی وای لێ هاتوو ئەو خەڵکە ینی حتا لە عالەمی حیوانە من زۆر جار ئەم قسە عالەمی حیوان ئەو حیوانەی کە سەرکرد ژیانیان خۆشتر و ناخۆشترە ئەو حیوانەی کە دەستەمۆر ژیانیان خۆشترە کە تێکەڵ بە خەڵکە بن لەبەرەوە حتا خوا ڕێنمایی پێغەمبەرەکان دەکات وەکو پێغەمبەری خۆمان کە ڕابەری مرۆڤایەتیە دەفەرمێ ولا تكن كصاحب الحوت وەکو حەزەتی یونس قەومەکە و جێنێڵی لە خۆشی و ناخۆشی قەومەکە تا بە لەگەڵیانە تێکەڵیان بە لە خۆشیانە لە ناخۆشیان تێکەڵێوان اینجا پێغەمبەری ئەکرم عەلەیهی سەڵات وسەلام ماڵ داوێت سەردانی جوولەکەکانیە کرد کە دراوسیان بوون مەسیحەکان دەچوو سەردانیەکردن دعوەتی بۆکردن دعوەتیان بۆ کرد دیاری بۆ برن دیاری لێ وەرەگرتن هەتا بۆ نمونە مەسەڵەن بڵێ جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خبریان دایە مناڵێکی جوولەکە نەخۆشە چوو سەردانی کرد کە چوو سەردانی کرد بە مناڵەکەی وتی نەوعەما و کوشتێ بڵێ بۆ ئیمان ناهێنی مناڵەکەش سەیری باوکی کە بابە تۆڵی چیە فەرمی ئەو بەو هەموو حرمەت و ڕێزاتەوە وەلا تۆش بێدڵیمە کە ئیمان پێبێنە کە هاتە دەرەوە فەرمی خوا لێ بەزای بەهۆی ئەم سەردانەی ئێمە ئەم مناڵەمان لە ئاگری جەهەنەم ڕزگار کرد یا تەسەور کە پێغەمبەر صلی الله علیه وسلم جەنازەی جوولەکەی کات قیامی لەبەر کرد فەرمی یا ڕسوڵ الله ئەوە جوولەکەی دی با جوولەکەی خۆ ئینسانە ئێستا ئێمە برایەکی مەسیحی دراوسێمان خوای گەورە عاقیبەت خێری کا لەگەڵ خۆماندا دامەزرامان ئەم هەموو جەژنێ لەگەڵ ئێماوەکو مرد یە لەگەڵمانە ئەگەڕێ و مناسبەکە بەشداریمان لەگەڵاکا و هیچ خلافێک نە و بەقەر هەموو ئێمە ڕێزی لێگری ئەوی ڕێز لە ئێمەگرێ خوا ڕێزداری کا و هیدایەتی با ئینشاڵڵا بڕواکە بە برابسووکە دەڵێ ئەڵێ من پێم گوناحە هۆڕن بۆ تۆ لێ مەسابێ بێم دەست ماچکەم ئێکە ئەو دەستی من ناوچواری ماچەکەم ئەو ئەنگەر ڕێز لێمەکە کاتە ئێمە مێژووی شایەتی بۆ یاوین لەم کوردستانە شیرینی ئەمە گەڕێکی گاورانمان هەوە گەڕێکی جوولەکان هیچ نیزاعێک لە بینمانە بۆ حرمەت و ڕێزی شە بۆ لە بینمانە هاوکاریش مامون هاوکاریشیان بووی کەواتە ئاین دەبێت بێتە هۆکاری ئەوەی کە ئێمە ببەستێ بەیەکەوە بەڵام ئێستا بەداخەوە هەندێک کەس ئاینی کردو بە هۆکاریەوە لە ناو ماڵەکەی خۆیان بڕوان پێ بکە برای بەڕێزم کە ئەمە مەساهاتە ئەمە لە کیمیاویەکە بەلای منەوە ناڕەحەتترە لە ئەنفالەکە قورسترە ژن و پیاوی لە ماڵێکان قسە لەگەڵ یەک ناکەن ئەخر دەی ئەمە وتمبرا دەی خۆ تۆ لە ئێستا لە جەهەنمای لەو دێژەکەی جەهەنمەوە چکم تۆ لەگەڵ خێزانەکە قسە ناکەی ێ باش قەیچێکە با یەکێکتان تەنەزول کەن بۆ یەکێکتان با یەکێکتان ئەم بوغز و حەقتە لە دڵتانە مامۆستاوەی کە هەر ڕەنگە لە جەژنانی شاوە ئەو بۆ نایە من بۆ بچم با ئەو بێ من بچم من جەژنی ڕابردوو چوم ئەو بۆ نەهاو ئێمە وەڵامان بۆ ئەوە فەرمودەی پێغەمبەرە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرگای بەهەشت بۆ سێ کەس وڵا یەکێ نایە بۆ لا تۆ بچۆ بۆ لای باشە من تەکەببرمێ تۆ نەوبێ من شيطان لخو برازي وتو الرحمن لخو رازيك من تما حبه باش دي تو تما حبه باش دي اخر خو امانه هموي اجره هموي پاداش پیغمبر صلی الله علیه و فرمی بريزت ازيت كشي بولا برابشوك خوای گەورە فریشتەیەکە نێرێتە سەر ڕێگەکەی تۆ لە شوێی مرۆڤ پرسیارە لێکە بۆ چۆچی ئەڵێتم سەردانی مەلاو شیارەکەم ئیشت پێیتی نەوەڵە ئەو ئیشی بە تۆیە نەوەڵە ئەی بۆ چێکی لەبەر خواچم سەردان فەرمووی خوای ئەم فریشتەیە دەفەرمێ من مژدەی بەهەشتت دەیەمێ کە تۆ لەبەر خوا ئەم برایەت بەسەرەکەوێ ێ باشە براکەم ئەگەر من داوایین دەسم گیرابێ یا بۆم
نەکرێ یا با بڵین مەغرورم لە خۆم بایم بووم لوتم بەرزە تەکەبورم چێکمێ چۆنێ تعبیرێکی تعریفیکە بەڵام دەی بە ئەم سیفەتە قێزنەوەنان لە منای با لەتوانە بێ با تۆ ئیسپای بڵێن ئەم دڵسۆزترە ئەم ئەجا پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کەسی لێ ڕەحم گێنێ خواسی لێ ڕەحمی پێگەێنێ هەر کەسی لێ ڕەحم بچڕێنێ خواسی لێ ڕەحمی خۆی لێ بچڕێنێ خۆسی لێ ڕەحم لێ بچڕێنێ ئەی جانم جێگەتە ئەمەوە دوای ئەوە پێغەمبەریان صلی الله علیه و سلم بۆچی بە ڕۆژ ڕۆبین خۆمان تینوەکەین خۆمان برسیەکەین خۆمان لە خێزانەکانەوەگەین لەبەری خوا لێمان ڕازی بێ ئێ باشە ئەگەر ئێمە سەردانی کەین زانین خوا چەندی پێخۆشە ئەو تا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم ڕەزامەندی خوا تا لە ڕەزامەندی دایک و باوک ڕەزامەندی خوا تا لە ڕەزامەندی دراوسیەکەت یعنی ئەگەر حتا پێغەمبەر فەرمی والله ئیمانینە والله ئیمانینە والله ئەو چێ فەرمی ئەو دراوسەی کە لە دراوسەکەی ئەمینە بێ وڵای ئیمانی نیە ێ باش ئەنجا پێغەمبەر فەرمی ڕەزامەندی ئەتا ئەمە وەکو قسەیشی خوش بۆ بەڕێست و بینەرانی بکەم ڕۆژێک لە نوێژی نیوەڕوا بوو وازانم وتم پێغەمبەرگیانە فەرمی هەر پیاوێ لە ژنەکەی رازی بوو ئیشەڵڵا ئەو ژنە جێگەی باشە بڕواکە یەک پیاو لە ژێر لێوتی ئیشەڵڵا یان ئەو شکر تۆزێ لێ رازی بوو ئەنجا وتم ئەم حەدیسە توای بە پێچانژ بڵێ هەر پیاوێ لە ژنەکەی رازی نەبوو ئیشەڵڵا ئەو ژنە جێ هەمووی بە کۆرشەوە ئیشەڵڵا ئینیانەکە ئەنجا وتم خۆ ئەم حەدیسە بە پێچان توای بەکەین ئەگەر ژنێ لە پیاوەکەی رازی بوو ئیشەڵڵا پیاوە جێگەی باشتە مامۆستا تۆ پێ دوایە ژن و پیاوی ئێمە لە دڵەوە ڕاستەکەن لەوەیە کە گوایەوە دژی یەکن ڕقیان لێکە سێرەکەی ژنەکە یەک شێ ماڵەکە بڕاتەوە بۆ ماڵی باوکی پیاوەکەی دارە ناکە بڕات بە قەنەعەتی من هەمووی یان شتەکە بۆ بە شتێکی سەردەمی بە عیزەتی زانانی ئەستا مەسەن بۆ نمونە پێغەمبەر فەرمی ئەگەر تۆ لەگەڵ خێزانەکەت تەوقە بکەی پێشەوەی دەستان لە یەک بێ گوناحەکانتان لە بینی پەنجەکانتانەوە بکەوێتە خوار بەڵام ئەم عورفە جاهیلیەتە مسەیترە بەسەر من ئێستا بۆ نمونە من چوومە تەوقە لەگەڵ خێزانەکەم کەم دایکم یا باوکم یا برایەک زۆر لێ بەخوا سەرژنانیە تێگە ئەم سەرژنانیە ماڵی منی وێران کردووە ئیگنە خۆ مەسەڵ سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر فەرمی کە چوونە ماڵ سەلام کە لە ئەهل بەیت تەوقە لەگەڵ خێزانەکانتانە بکەن و ئینشاءالله گوناحەکانتان لە بین پەنجە ینی هەیە گەرماچێکی باشتر ئەوە باشتر دوێنێ لەسەر قسەی جەناب خوشکێکم پێگەی وتی لە باتی من خێزانەکە ماکەم ئەگەر بێڵێ باش بەگەر وەکالەتی وەکو ئەو برایش خوا جەزای باتەوە دوێنێ دوای عەسر کۆمەڵێ دوعای چڕوپڕم کرد خوا لێمان وەرگرێ ئینشاءالله برایەک گوێم لێ بوو وتی سەی شاو لێ بێ دەبی چەند گەرمە بوو ئەم دوا بزان دوعایەکی کرد بڵێ خوا دڵی ژنەکانتان نەرم کاوەی جەژنانەتان بات ئەجا باشەوە گەر ئەم جارە بە دوعای من جەژنانەی یا بێ ئەو دوای چی لێکەی ئیشە گەر کەوتە ئەوە برایەک بوو خوا جەزای باتەوە لە حەرەم بووین تەلەفۆنی کرد بۆ برادرەوەی بە مەراوشیا بڵێ دوعام بۆ بکە ئیشەڵڵا مێ ژنی دووەم بێنم وتم بەخوا بۆی ناکەم وتی بۆ وتم کاکە ژنی دووەم غیرەتی هەیە ئەگەر غیرەتی بچێ ژنی خۆی بێنە گەر غیرەتی بەتەمای دوعای من نەبێ لەسەر دوعای من نەکەوتەوە ئەمە یەکوتم ئەنجا خوا نش ئەقلیاوە بە من ژنەکان لە خۆم ناڕاستکەم چکم دای لە جەماوەری من ژنە ژنەکان لە خۆم ناڕاستکەم بۆ ئەو جا ئێستا هاتوو بۆ عومرە ئەو هەموو ساڵێ دەهات ئەو ساڵە نەهات منیش مبارەکی بێ ژنی هێنا بوو جا لە کوڕەکەم پرسیدم باوکە دیار نییە وتی ئیشی بەخوا نەماوایە زەمی لە ژنی هێنا ئیتر تەواو مەقسوودەکەی حاصل بووە جا برای وتی مولاحەزەم کردو کە پاڕایە و دەستی زۆر بەرزەکردەوە ئێستا کە ژنی هێنا و دەستی کورت کردوێتەوە ئیشەکەی جێبەجێ بۆ گوێی لێ نییە مامۆستا مەزیسی مامۆسای نیانی زۆر خۆشە بە تایبەت خەڵکانی خۆداسا جا من شو لەگەڵ برادێکە قسەمانە کرد جافەرانیە وتمەوە سبێنێ مامۆسا هۆشیار جافەرانی لە لامان میوانە لە بەرنامەکە وتیوەڵا لەم ڕۆژانە لە مەجلیسێکا بووین لەم شەوانە وتی لە مەجلیسێکا بووین شتێکی زۆر خۆشی گێڕاوەتەوە وتی سبێنێ گەراتە بەرنامەکە بیری بخەیتەوە وتی باسی گەنجێکی کردووە کاک ئارام خوا جەزای بە ئەوە کوڕێکی قۆزی جوان وەکو جەنابەت دوو لە جەنابەت بەبەر دوکانمە بە دوکانەکە ڕووی جانتایکی دوولەمواسی پێ منیش بە عەقڵی خۆم دوانێ محامی بێ قایم بێ ئەمانە ئاوا ڕۆژێ نەبوو دوعان نەبوو سیان نەبوو وەڵام من ڕۆژێ بانگ گوتم کاکەوە خێرە تۆ هەموو ڕۆژێ ئاڕۆی وتی وەڵا لە مەحلومیەکە خوێنم یاخوا بەخێر نەیتەوە من زای قایمقامی بەم جانتا و جلو بەرگۆ ئەمانە ئیتر وەڵا مەرحەبا و شتمان هەبوو ڕۆژی هاتەوە زۆر بێتاقەت بوو زۆر بێشەوق و بێزەوق بوو لە بەری دوکانەکەم لەو بەرەوە ڕۆی منیش بانگ وتم وەرە کاکە وەرەوە چییە نایم وتم وەرە بزانم چێوتی نایم وەرە بزانم چێوتی شەوقینە وتم چێوتی مامۆسا فڵان کەس ئێستا مامۆساکەم بردووە بە ڕەحمەوێ تی غەدری دەکردم تو لە چییە تی لە ئاین چەند وەرگرتووی حوتم ئێت باشە خۆ دەرچویتی ئاخر کۆمەڵی ئافرەتیانەکە بەتەمەن لە ئەوتی ئەوان هەموو دەیان وەرگرتووە ئەمیش هەستی بە نەقسە کرد منیش وەرە چیم وەرە مامۆسا ئینشەڵا هینەکە پێڵێم بۆ چاکەوەمان وەڵا کە چوون لە دەرگا مامۆسا خوای گەورە حرمەتی
خەڵکی لێ بگەرە جا هاتە دەرەوتی مەلاوشی ئەمر کەوتم کاکە گلەی لێ هەیە لێوە مەلاوش بچیت مەڵێ کەمی بۆ داناوتی ماڵە حوتم بۆ داناوتم ئێ دقیقێک بۆی بکە بە هەڵبی بکەمەوە چییە خۆ دنیا وێران ناوێت وتی کۆرە ماڵە هیچ نازانێتم کۆرە چۆنتی بەخوا هیچ نازانی هەر هیچ دیارەوەڵا وتی برا ئێستا پرسیارێکی دیەکەم ئەگەر زانی و عەزبێ بۆ یەکەم بەدە عادێ دەیری فەرمولی بکە وتی فلان کەسی بەڵتی خوا ناویستی وتی خوا تیاتی خەدیجەوتم ئەی خوا عەمر کورتێکا تۆڵی ڕۆڵا حوتە شەشیشی زیە ئێ باشە وتم تۆی سێ پیاوێکی بوو تا ماڵێ با قۆڕنەتی ئەوتم دەوەرە قوربەسەر ئەوە چوو بووە لە ڕۆی قۆناغەکانی بڕی سەرەتای چوو بۆم تەوەسە لە قلیاسان خۆ دەزانین ئینێکی لێ ئێواران ئەو لێ ئەچوە بۆ بەرەوە مامۆستا سەلامەت بی سپاس دەکەم ساز بۆ بەشداریکردن قسەی کۆتایی چییە؟ قسەی کۆتاییم ئەوەیە ئینشاءڵڵا دوعاکەم خی گەورە ئەم نیعمەتی و مناسای شەمان پێڕاو ببینێن دوعاکەم بۆ ئەو دەستە پاکە سەغیە کە هەمیشە چاویان لە فەقیر و لە مزگەوت و لە مەکتەب و هەتا گەیشتە جادە و پردەکانیش یا ڕبی خوا بەرەکەت خاتە ڕزکان بەرەکەت خاتە عمریان نمونە ئەمسالیان جیابێ دوعای خێرەکەم بۆ جەنابتان بۆ ڕاگەیاندنەکان کە زۆر ماندوو نەناسانە زۆر ماندوو بوون لەگەڵی ئێمەدا بە تایبەتی لە ڕەمەزاندا پەیامی ڕەمەزانتاندا بە گوێی بیسەران و چاوی بینەرانی خۆشەویستە خوای گەورە جەزاتان باتەوە ئینشاڵڵا لەو کارە خێرای ئەو بەشدارن دوعاکەین بۆ ئەو برا بەڕێزانی کە ئەمن و ئاسایشی شارەکەمانە پارێزن خوا مۆفەقیان کە و لە شاشی تەلەڤیزیۆنە جوانەکەی داواکەین لە شۆفێرەکانمان بە تایبەتی ئەو برانی کە ماتۆرسکیلیان پێ ئاگاداری خۆیان بن ئەوە تا لەم جەژنا یەک دوو حادیسە ڕوویدا کە جەرگ بڕن کە دڵپەزێنن کە ناخۆشن یانی من لەم شەوانە ڕۆیشتم ئێستا کە هاتم بۆ خزمەت جەنابتان لەگەڵ ئەو برایە سێ گەنجی جوان ئەو نەما من هەرسێکیان بەسەر ماتۆرەکە ئەو ماتۆڕەکەنە سەر تایەک ئەڕۆن بەڕاستی ئێمە داوایان لێکەین کە واز لەم بیرۆکەی بێنن چکە ئەمە خراپە دەبن بە تاسیە ئەم گەنجە جوانانە با نەفەوتن یەک دووەم جاری وا بێ بە موسیبەت بۆ خۆشی بۆ خەڵکیش با بە هەموو لایەکمان دەست لە ناو دەست یەک بین و ئەم ڕۆحی کۆمەڵایەتی ئینشاءڵڵا زین و بکەینەوە ئەو شتانی کە هەن وەلایەن خین ڕوو بکەینە خوا و ئەم ئاەتە جێبەجێ والکاظمین الغیظ والعافی عن الناس والله يحب المحسنين بۆی خواگیان زیاتر ئینشاءڵڵا ڕووی ڕەحمەتمان تێکا بۆ ئینشاءڵڵا لە کاروانی ژیان دوانەکەوین ئێمە بەیەکەوە جوانین بەیەکەوە بە حورمەتین بەیەکەوە بەڕێزین هەتا من کوردواری دەڵێ لە جامچی تیاابێ ئەوی لێڕژێ تۆ ڕێز لە من بگری ڕێز لە خۆ دەگری خوانەخواستە من ئەگەر بێ ڕێزیکەم بەرامبەر تۆ بێ ڕێزیەکەم بەرامبەر بە خۆم و ئەگەر خوانەخواستە ئەو جۆرە کەسانەشمان هەبوو ئێمە وەکو کوردەواری و توێتی دوژمنەکە و کوژە بە هەنگوین ئێمە ئەوی بەردمان تێگرێت بە حەول و قوتی خوا ئینشاڵڵا بەری تێگری ئومێد دەکەم ئینشاڵڵا کوردستانێکی ئاودان بەهارێکی تەڕ و پارا و ئینشاڵڵا خوا بارانێکی بە ڕەحمەتیشمان بۆ بارێنێ ئەو کانی و کاریێزانەمان بۆ ببژێنێتەوە ئینشاءڵڵا هەمیشە دڵخۆش و سەربەرز بوو ئینشاءڵڵا داواکەین لە خوای گەورە بەلوتی خۆی شیفایکی بە ڕەحمەتیش بۆ کەسانە بێت کە لەش بەبارن وانەی لە نەخۆشخانی شێرپەنجەکانن یا هەر نەخۆشیێکیان هەیە خوا بەلوتفەکەی خۆی دەرگای خێران لێ بکاتەوەوانی قەرزانن قەرزەکانیان بۆ دەفاوانی کرێچین خوا دەرگای خێران لێ بکاتەوە داواکەم لەو خوای ساخەکانیشمان خوا لە مقدرات ئینشاءڵڵا بیان پارێزێ و بە هەموو لایەکمان وەکو برژۆڵەکانی چاومان ئەمن و ئاسایشی کوردستانەکەمان پارێزین دڵی دوژمنان بە خۆمان خۆش نەکەین دڵی دۆستەکانیشمان خەفەتبان سەلامەت بی مامۆسای گیان سپاس دەکەم بە خێراتی سەر و سەر چاو چاوتان هەر بۆش بێ و چاوتان هەر سپاس دەکەم بە خێراتی سەر چاو خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا جارێکتر جەژنتان پیرۆز و هەر لە خێر و خۆشییا بن خواتان لەگەڵ دەست خۆش مامۆسای